السلام عليكم ورحمة الله وبركاته. الحمد لله، وصلى الله تعالى وسلم على محمد رسول الله وآله وصحبه ومن اهتدى بهداه. جەماوەری بەڕێزی شاری هەولێر، بەڕێزان خۆشەویستان، لە هەموو لایەکمان ڕوون و ئاشکرایە کە گەلی ستەمدیدە و بەشخرا و نیشتیمان بڕبڕکرا و پارچە پارچەکراوی کوردمان ئەمڕۆ لە چ قۆناغێکی سەخت و دژواردایە. لە هەمووانمان ڕوونەکە گەلی چەوساوە و بێکەس و کەساسمان ئەمڕۆ بە چ کاتێکی ناسک و دژواردا تێدەپەڕێت. لەسەر هەموو لایەک پێویستە کە ئەو قۆناغە حەساس و دژوارە کە گەلەکەمانی پێدا ڕادەبرێت زۆر بە وردووریایی لەبەرچاوی بگرێت و هەوڵ بدات کە هەڵوێستێک ڕەفتارێک بنوێنێت کە لە مستەوای مەسئولیەت و لە مستەوای کێشەی ڕەوا و لە مستەوای معانات و ئێشوژانی ئەو گەلە چەوساوە و کەساسەدا بێت. ئێمەش وەکو بزوتنەوەی ئیسلامی، ئێمەش وەکو مسلمانێکی کورد، وەکو مسلمانانێک کە خۆشەویستی گەل و نیشتیمانەکەمان نەک هەر وەکو هەست و نەستێکی نەتەوایەتی، بەڵکو وەکو عیبادەتێکی شەرعی لەسەر شانی خۆمانی بە پێویست دەزانین کە میلەتی خۆمانمان خۆش بوێت، بە تەنگیەوە بین، دیفاعی لێ بکەین، نیشتیمانی خۆمانمان خۆش بوێت، هەوڵی ڕزگاری و ئازادی و سەربەستی بۆ بدەین. هەر لەو ڕوانگە و منتەڵەقەوەشە کە ئەمڕۆ ویستمان لە کۆڕێکی ئاوا فراوان و گشتیدا بەدیدارتان شاد بین. بەر لەوەی بێمە سەر عەرزکردنی وتارەکەم، تێبینیەکی گرنگم هەیە بۆ هەموو لایەک، ئەویش ئەوەیە کە ئێمە چەند ڕاستیەک دەخەینە ڕوو کە بۆ میلەتی خۆمانی بە پێویست دەزانین ئەمڕۆ ئەو ڕاستیانەی لەبەر چاو بێت. جا دەبینی ئەو ڕاستیانە لەگەڵ بیر و بۆچوونی هەندێک لەلایەنە سیاسەکاندا تێک دەگیرێت، یاخود بە پێچەوانەوە لەگەڵ هەندێک لە بیر و بۆچوونی بڕێک لەلایەنەکان تێک دەکاتەوە. ئێمە عەوداڵی ڕاستی و حەقیقەتین، خەڵک لە پێش ئێمەدا گوتبێت یان نەیگوتبێت، لەگەڵ بیر و بۆچوونی خەڵکی تێک بکاتەوە یا تێک نەکاتەوە. لەگەڵەوەشدا کە ئێمە ڕێز و ئیحترامی و قەدرزانینی زۆرمان بۆ هەر کردێکی دڵسۆز هەیە، بۆ هەر پێشمەرگەیەکی جانفیدا هەیە، بۆ هەر کەسێکەیە کە بە تاقەوشەیەک، بە فیشەکێک، بە هەڵوێستێک دیفاعی لە قەزەی مەزلومی کورد کردبێت. بەڵام بیر و بۆچوون و هەڵوێستی بێلایەنانە و سیاسیانەی هەڵقوڵاو لە ئیسلامی خۆماشمان بە سەراحەت و بەڕاشکاوی ڕادەگەیەنین. بۆیەش ئەو تێبینیم عەرزکردن هەتاکو لە کاتی خستنە ڕووی ڕاستیەکاندا کەسانێک وا گومان نەبن کەوا تیر و توانج لەوان دەگرین، یا پشتیوانی لە فڵان یا فیسار کۆمەڵ و ڕێک خراو دەکەین. وەکو عەرزم کردن ئێمە خۆمان بە دڵسۆزی گەل و میلەتەکەمان دەزانین و لەسەر شانی خۆمانی بە ئەرکێکی پیرۆز و شەرعی ئیسلامی دەزانین کە ئەوەی بە حەق و ڕاستی دەزانین، ئەوەی بە پێویستی دەزانین بۆ بەرژەوەندی گەلەکەمان بێ پەردە و بەڕاشکاوی بیخەینە ڕوو. ڕێز و احترامیشمان هەیە، قەدرزانینیشمان هەیە بۆ هەر کەسێک، چ لە کوردستاندا چ لە دەرەوەی کوردستاندا، کورد بێ، عەرەب بێ، تورک بێ، دیفاعی لە قەزیەی مەزلومی کورد و قەزیەی مەزلومی هەر میلەتیشی دیکە کردبێت ڕێز و احتراممان بۆی هەیە. بۆ عینی هەوڵ و تێکۆشانەکەی چاوپۆشی لەوە بکە داخوا تا چڕات دەیەک لەگەڵ بیر و بۆچوونەکانیدا یەک دەگرینەوە. جا دێمە سەردەقی وتارەکەم.
ئەم وتارم کە دەمەوێ عەرزتان بکەم لە چوار خاڵدا کورتی دەکەمەوە. لە ڕاستیدا ئەگەر تەماشای واقعی گەلەکەمان بکەین دەتوانین بڵێین دەرد و معانات و ئێش و ژانی گەلەکەمان لە چوار مەسەلەدا خۆی دەنوێنێت. مەسەلەی یەکەم دەرد و نەخۆشی یەکەم کە لە هەموو دەردەکان کوشندەتر و گرچ و بڕترە دەردی بێقەوارەیی، دەردی بێکیانی، دەردی مافی ژیان پێڕەوانە دیتران، دەردی نەبوونی کیان و قەوارەیەک کە خوا جەلە جەلالوه و هەموو عەقڵ و ویجدانێکی ساغ بە هەموو گەلانی سەرزەوی ڕەوا بینیوە. بەڵێ گەورەترین و گرچ و بڕترین دەردی میلەتی ئێمە دەردی بێقەوارەی و بێکیانیە. دووەم پەرتەوازەیی فیکری و سیاسی کە دەردی دووەمیش لە یەکەمەوە سەرچاوەی گرتووە. دوای ئەوەی میلەتی ئێمە بەڕووباری زوڵمدا چوو، دوای ئەوەی گەلی کوردی چەوساوە ئاگری ستەمکارانی لەسەر پشتێکرایەوە، دوای ئەوەی بەپێی نەخشە و پیلانی ئیمپریالیزمی جیهانی بەپێی پەیمانی شومی سایکس بیکۆ نیشتیمانی کورد کرایە 5 پارچە و هەر پارچەی کرایە پاشکۆی دەوڵەتێک لەو دەوڵەتانە کە دراوسەی گەلی کوردن. ئەلەو کاتەوە دەردی بێکیانی و بێقەوارەی کورد پەیدا بوو و لەو کاتەشەوە دەردی پەرتەوازەی فیکری و سیاسی سەری هەڵدا. نەخۆشی سێمی گەلەکەمان بریتیە لە چینایەتی و قڕوپڕیەکی بێڕەزا، بریتیە لە هەبوونی کەسانێک کە لە سەریانەوە ڕژاوە، هەبوونی کەسانێکی کەم کە لە سەریانەوە ڕژاوە زۆر پڕن و هەبوونی جەماوەرێکی ڕەشوڕوت کە زۆریان لەبەر براوە، پێویستیان بە کەمترین پێداویستەکانی ژیان هەیە. دەردی چوارەمی گەلەکەمان بریتیە لە نزمبوونەوەی ئاستی ئەخلاق و ڕەوشت، پەرستاندنی چەند ڕەوشتێکی دزێ و ناقۆڵا، چەند خوویەکی زۆر خراپ کە لە نێو هەر گەل و میلەتێکدا ئەو خوو ڕەوشتانە پەرەبستێنن ئەو میلەتە گەندەڵ دەبێتە قەوارەیەکی بۆش، وەکو دزی، یەکتر کوژی، خەڵک ڕوودکردنەوە، دەستدرێژی کردنە سەر گیان و سامانی یەکتر، مەیخۆری، قومارچێتی، زوڵم و ستەم لە یەکترکردن، چەواشەکردنی یەکتر، هەروەها گەلێک دەردیدی. جا ئایا چارەسەری ئەو نەخۆشیانە لە ڕوانگەی ئیسلامەوە چۆنە؟ بینە سەر دەردی یەکەم. ئایا میلەتی کورد چۆن وەکو هەموو میلەتانی دنیا دەتوانێت لە یەک قەوارەدا کۆبێتەوە؟ چۆن میلەتی کورد دەتوانێت ئەو کیان و قەوارە شەرعیەی کە خوا بە نەسی ئایەت بە بێپەردەترین عیبارەت لە قورئانی پیرۆزدا ڕایگەیاندووە، ئەو کیان و قەوارە شەرعیە چۆن وەدەستدێنێت؟ چۆن میلەتی کورد دەتوانێت خاوەنی بوونی خۆی بێت، خاوەنی کیان و وجودی خۆی بێت، لەسەر نیشتیمانی خۆی بێت، بە زمانی خۆی بدوێ، چارەنووسی خۆی بۆ خۆی دیاری بکات؟ ئێستا لە نێو شۆڕشی کووردا، لە نێو خەباتی ڕزگاری خوازی کووردا بە تایبەتی و لە نێو جەماوەری کووردا بەگشتی مشتومڕێکی زۆر هەیە لەسەر چۆنیەتی، جۆر و چۆنیەتی دابینکردنی ئەو مافە، لەسەر چۆنیەتیەوە کە چۆن قەبارە و کیان، قەوارە و کیانێکی شەرعی بۆ خۆمان وەدەستبێنین. هەندێک باسی حکمی ذاتی دەکەن، نەک لەبەر ئەوەی کە بڕوایان بەوە نەبێت کە دەبێت کوردیش کیان و قەوارێ هەبێ و دەوڵەت و کیانی هەبێت، دەڵێن جارێ ئەوەندە لە توانادا هەیە. هەندێکی دیباسی دەوڵەتی فیدرالی و کۆنفیدرالی و دەوڵەتی سەربەخۆ دەکەن. ئێمەی ئیسلامی ئایا هەڵوێستمان چێ لەو بارەوە؟ بە سەراحەت و بێپەردە ڕای دەگەیەنین کە خوای گەورە فەرموویەتی
يا أيها الناس إنا خلقناكم من ذكر وأنثى وجعلناكم شعوبا وقبائل لتعارفوا إن أكرمكم عند الله أتقاكم. برلوي متحدة مجلس أمن مجلس شوێ بڕیار بدەن خوا لە سەروی حەوت ئاسمانەوە بڕیاری داوە بۆ هەر میلەتێک نەک هەر بۆ میلەتی کورد بڕیاری داوە دەفەرمێت وەجعەلناکم شعوبا وقەبائیلا ئێوەمان کردو بە چەند گەلێک گەل شەعب وەکو قاموسەکانی زمان دەڵێن مەجموعە خەڵکێکن یەک زمانیان هەبێت نیشتیمانێکیان هەبێت کلتور و کەلەپورێکیان هەبێت چەند مقاوماتێکیان هەبێت کە پێویستن بۆ دروستبوونی نەتەوە. خوای گەورە دەفەرمێت ئێوەمان کردو بە چەند نەتەوەیەک نەک هەر دانی بەبوونی نەتەوەکان داهێناوە دانی بەبوونی تیرە و هۆزەکانیش داهێناوە شعوبە و قەبائل کەواتە چەندە عارەب بۆی هەیە عارەب بێت تورک بۆی هەیە تورک بێت فارس بۆی هەیە فارس بێت ئینگلیز بۆی هەیە ئینگلیز بێت دەوڵەتی هەبێ کیانی هەبێ کەس شوێ خای نەبێت کەس تەمی لێ نەکات کوردیش بەقەدەر ئەوانە بەبێ کەم و زیاد بۆی هەیە کە کیان و قەوارەی خۆی هەبێت بۆی هەیە کە لە نیشتیمانی خۆیدا ئازاد و سەربەخۆ بێت. ئەنجا بەڵام ئەو مافە شەریعیە ئەو حەقە ڕەوایە کە خوای گەورە دانی پێداهێناوە پێغەمبەر صلی الله عليه وسلم لە دنیای واقعدا ئەنجامی داوە مێژووی 1400 ساڵەی ئیسلامی ئەو حەقیقەتەی تەجەلا پێکردو و درەوشاندوویەتەوە لە ژێر سایەی دەوڵەتی ئیسلامیدا لە ژێر سایەی دەوڵەتی قورئانی 1400 ساڵەدا میلەتانی ژێر سایەی دەوڵەتی ئیسلام خاوەنی کیان و وجودی خۆیان بوون. جاروبارێک کار بەدەستەکان فەرمانڕەوایەکان لە خەتی ئیسلام لایان داوە بەڵام بە شێوەی گشتی میلەتان خاوەنی کیان و وجودی خۆیان بوون. بۆ وێنە وەکو بەڵگەیەکی مێژووی 800 ساڵێک پێش ئێستا کوڕە کوردێکی موسڵمان توانی دەوڵەتێکی ئیسلامی پێک بێنێت لە ژێر سایەی هێز و دەسەڵاتی ئیسلامدا هێز و دەسەڵاتی ئیسلامێک کە لە عەشیرەتێکی کووردا تەجەلای کرد و ڕەنجیدا بووە کە هەموو میلەتە مسلمانەکان دانیان بۆ پێداهێنابوون کە برا گەورە و چاوساغیان بوون. سەلاح الدین و ئەیوبی ڕەحمەتی خوای لەسەر بێت دەوڵەتێکی پێکهێنا کە لە میسر و یەمەنەوە و زۆربەی سەروی قارەی ئەفریقا هەتا هەموو شامات و بەشێک لە کوردستانی بەشە کوردستانی سەر بە ئێران و سەر بە عێراق و تورکیای گرتبووە. ئێستا لە کاتێکدا کە بە میلەتی کورد ڕەوا نابینن تەنانەت بڵێ هەر کوردیشم لە یەکێک لەو کۆڕانەدا کە لە وڵاتەکانی دەرێدا بەسترا ئەمن ئامادەی یەکێک لەو کۆڕانە بووم هەر کەسە بە نۆرەی خۆی قسەی کرد سەبارەت بە کێشەی گەلەکەی سەبارەت بە مشکلەی مسڵمانانی جیهان نۆرە گەیشتە سەر من دەنە تۆ خەڵکی کوێی وتم خەڵکی کوردستانم یان کوردستان لە شوێ لە خەریتەی سیاسیدا نییە لە نەخشەی سیاسیدا کوردستانمان نەدیوە تم ڕاز دەکەن لە عێراق بە نیشتیمانی ئێمە دەڵێن شیمال لە ئێران پێی دەڵێن غەربی کیشوەر لە تورکیا پێی دەڵێن خواری وڵات و هەروەها بەو شێوەیە لە شوێنەکانی دیکەش ڕاز دەکەن بەڵام ئەوە نەخشە و پیلانی ئیمپریالیزمی جیهانی بوو دەنا لە ئاین و بەرنامەی خوادا نەک هەردان بەوەدا هێنراوە کە میلەتێکی 30 میلیۆنی کیان وجودی هەبێت بەڵکو گچکەترین میلەت گچکەترین عەشیرەت و تیرە بۆی هەیە کە کیان و قەوارەی خۆی هەبێت لەسەر بنچینەی تەعاروف و یەکترناسی لەگەڵ باقی میلەتان. جا میوانە بەڕێزەکان بەڕاستی ئەوەی کە گرنگە لە ڕوانگەی ئێمە ئیسلامیەوە کە ئاوا مافی چارەنووسی کورد دەبینین ئاوا مافی ڕەوای کورد دەبینین لە ژێر سایەی ئیسلامدا بەڵام ئەوەی کە گرنگە ئەوەیە
کە ئایا بۆچی ئێمە تا ئێستا نەمانتوانیوە تەنانەت حکمی ذاتیش وەدەست بێنین. حکمی ذاتی کە کەمترین مافە، گچکەترین و نابووترین شتە بە میلەتێک ڕەوا ببیندرێت. چونکە حکمی ذاتی یعنی دان بەوە دابهێنرێت میلەتێک دەسەڵات بگرێتە دەست، باقی میلەتیش بڵێ کاکە منیش بەشی خۆمم دەبێت.